لە دوای تێپەڕبوونی ساڵێک بەسەر پرسی بازرگانیکردن لەگەڵ داعشدا و پێکهێنانی چەند لیژنەیەک بۆ بەدواداچوونی ئەو بابەتە تا ئێستا ئەنجامی لێکۆڵینەوەکان ئاشکران نەکراون. ئەندامێکی پەرلەمانی کوردستانیش ئاماژە بەوە دەکات بەبێ ئەوەی راپۆرتی لیژنەکە بگاتە پەرلەمان ژمارەیەک لەو کەسانە ئازاد کراون. ئەو ئەندامی پەرلەمانی کوردستان گومانی خۆشی خستەڕوو کە بازرگانیکردن لەگەڵ داعشدا بەردەوام بێت و راپۆرتێکی کەناڵی ئەلجەزیرەی با بەڵگە بۆ وتەکانی هێنایەوە کە لەسەر ڕێگای ڕەقە و مووسڵ شادەماری ئابووری داعش چەکدارانی داعش ئازادانە و بە بەرچاوی پێشمەرگەوە هاتوچۆ دەکەن. ئەوەی من زانیاریم هەیە تا ئیسە هیچ دیار نییە هیچ کەس لەمانە درابن بە مەحکەمە یاخودنا و تەنانەت من زانیاریم پێگەشتووە بەشێک لەو 500 کەسش ئازاد کراون بە بیانووی ئەوەی سنووری مەحاکم و ئینی ئەوان کەرکووکە ئەمە بەشێکێتی بەشێکی تری کە ئەوێ هەڵوەستەی لەسەر بکرێت شاڕێ و دەماری گەشە و نەشەی داعش لە عێراقا خەتی مووسڵ ڕەقەیە. ئێستا ئەم خەتە هێزی پێشمەرگە بە ئاسانی لیواکانی هێزی پێشمەرگە کە خۆیان قسەکەن بە ئاسانی ئەتوانن کۆنتترۆڵیکەن. وەزیری پێشمەرگە وەک یەکێک لە ئەندامانی لیژنە باڵاکەی حکوومەتی هەرێم بۆ بەدواداچوون لەسەر ئەو پرسە ئاماژە بەوە دەکات کە تا ئێستا لێکۆڵینەوەکان ئەنجامێکی یەکلایکەرەوەیان نەبووە و هیچ کەسێک لەسەر بازرگانیکردن لەگەڵ داعش سزان نەدراوە. بریکاری وەزارەتی پێشمەرگەش باس لەوە دەکات کە هەر کەسێک یان هەر فەرماندەیەک لە وڵاتەدا لەگەڵ داعش بازرگانی کردبێت دەبێت لە سێدارە بدرێت. ئەگەر ڕاستە هەر فەرماندەیەک هەر کەسێک لە وڵاتە بازرگانی لەگەڵ داعش کردبێ ئەوە من بە قیادە ئەڵێم دەبێ ئەوانە ئیعدام بکرێن، چکە ئێمە زیاتر لە 1200 شەهیدمان هەیە. ئەوە چ خێرە چەند فەرماندەیەک چەند کەسێک تهمەتی ئەوان لەسەر بێ تەعامل لەگەڵ داعشکەن. لە سەرەتای کۆنتترۆڵکردنی شاری مووسڵ لەلایەن چەکدارانی داعشەوە هەواڵی بازرگانیکردنی چەند کەسێکی کورد لەگەڵ داعش بڵاو بووەوە و پەرلەمان و ئەنجومەنی وەزیران دوو لیژنەیان بۆ لێکۆڵینەوە لەو پرسە دروست کرد و 15 کەسیش بە تۆمەتی بازرگانیکردن لەگەڵ داعشدا دەستگیر کران. بازرگانیکردن لەگەڵ داعش ئەو پرسەی کە بەرپرسانی هەرێم بە خیانەتی نیشتمانی ناو دەبن. لە دوای تێپەڕینی ساڵێک بەسەر ئەم بازرگانیکردنەدا تاکو ئێستا چەند لیژنەیەک پێکهێنراوە، بەڵام تاکو ئێستا لیژنەکان دیاریان نەکردووە ئەو کەسانە کێن و چەند کەسن و چۆن بازرگانیان کردووە و چه سزایەک دراون. ژاڵە محەممەد NRT سلێمانی.